ئەگەر هاتو ڕۆژی جێژنە بووە جومعە لە ڕۆژی جومعە و هەینیدا جێژن بوو دوو ڕەئی بۆ چوونی سەرەکیە ئێستا بە درێژی بۆتان ڕۆن دەکەینەوە کامەشیان ڕاجحە بە دەلیل و بەڵگەوە کامەی جێبەجێ بکەین. زانایان دەفەرمون کۆمەڵی یەکەمیان کە زۆربەی زانایانی شەرعزانن لە شافعیەکان بە تایبەتی دەفەرمون واجب و فەرضە ئەگەر جێژنە کەتە ناو ڕۆژی هەینی و جومعەش ئەوان خەڵکانەی دێنە نوێژی جێژنەش ئەنجامی دەدەن دیسان دووبارە لە کاتی خوتبەکەیدا جارێکی تر بێنەوە خوتبەی بکەن و نوێژی جومعە و هەینی لە مزگەوتدا بکەن ئیلا ئەوانەی لە شاردانە بەڵام ئەوانەی دەرەوەی شار کە کاتی خۆی وابووە لە سەردەمی جێنیشەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام خەلیفەکان کە لە دەرەوەی شار دەهاتن لە شاری خوتبە و نوێژی جومعەیان دەکرد دەفەرمون ئەوان قەینا ئەگەر نەشێنەوە بۆ نوێژی خوتبە و جومعەی مادام نوێژی جێژنەیان کردێ و خوتبەی جێژنەیان گوێبیست بووینە. ئەو ڕەئی بۆ چوونە ئی کۆمەڵێک لە زانایانە کە زۆربەی هەرە زۆری فقەهاکانن دەفەرمون کەواتە ئێمە ئەوی ناو شاری بن لەسەر ئەو ڕەئی بۆ چوونەی دەبی ئەگەر نوێژی جێژنەشمان کرد گوێمان گرت لە وتارەکانی جێژنەش دیسان لۆ خوتبە و لۆ جومعەش بینەوە مزگەوتێ و واجبە لەسەرمان و ئەو کاتی تاوانبار دەبین ئەگەر نین. ئەوە ڕەئی ئەو زانا بەڕێزانەیە دەفەرمون چونکە خوا فەرمووتی یا ئەیها الذین آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع. دەرەن خوا فەرمووتی ئەی گەلی بڕواداران ئەگەر بانکران ئێوە بۆ نوێژ خوێندن لە مزگەوتەکان لە ڕۆژی هەینیدا ئێوە هەوڵ بدەن و کۆشش بکەن بگەنە مزگەوتەکان بۆ ذکر و یادی خوای رب العالمین و ئەنجامدانی نوێژەکان واز بینن لە کڕین و فرۆشتن و کاروباری دنیا. جا ئەو زانە بەڕێزانە دەڵێن خوای تعالە لێرە هیچ ئیستیثنائێکی نەکردووە کەسێکی لێ پاڵاوتبی لێ بەدەر نابی فەرمووبی دەفەرمی ئەوەی گوێبیستی بانگی بوو کەواتە خەڵکی شاری گوێبیستی بانگ دەبی کە نزیک مزگەوتەکانن ئەوانە بۆ دەبی بێن لە نێو مزگەوتەکان جارێکی تر نوێژی جومعەیان لەسەر فەرد و واجبە ئەگەر نوێژی جێژنەشیان کردبی ئامادەش بوون بەڵام ئەوانی دوورە شارن و مزگەوتیان لێ دوورە دەنگی بانگ و جومعەیان ناگاتێ ئیلا تەنها ئەوان بۆیان هەیە نێنەوە نوێژی جومعە و خوتبەکەی ئینی وڕانەکەی مادام نوێژی جێژنەیان کردێ و گوێبیستی وتاری جێژنەی بووینە و کۆمەڵێکی دیش لە بەڵگە و دەلیلی دەینەوە. کۆمەڵی دووەم لە زانایانی ئیسلام دەفەرمون ئەگەر جێژن کەتە ڕۆژی هەینی و جومعەی ئەو کاتی ئەتوهاتی و ئامادە بووی لە نوێژی جێژنەی گوێت گرت لە وتارەکانی جێژنەی ئەو کاتی بۆت هەیە لە کاتی خوتبە و لۆ نوێژی نیورانێ کە ئی جومعەیە و خوتبەیە نێەوە مزگەوتێ و گوێ نەگری لە خوتبەکەی و هەر لە مارێدا نوێژی فەرضی نیورانێ بکەی. و هەندێکی دریش ڕەئیان وایە ئێستا ئیوانیش دەینین دەڵێن ئەسڵەن نوێژی نیورانێش مەکە ئەوانیش دوو بەشن کەواتە. ئەوە زۆرینەی زانایانی مەذهب و ڕێڕەوی ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەلن و لە ئیمامی عومەر و لە ئیمامی عوسمان و لە ئیمامی عەلی و لە عەبدوڵای کوڕی عومەر و لە عەبدوڵای کوڕی عەباس و لە ئیبن زوبەیریش جێردراوەیە کەوایان فەرمووە و بەڵگەشیان ئەوەیە دەفەرمون کە جێردراوەیە لە ئیاسی کوڕی ئەبی ڕەملە ئەویش دەفەرمێ شهدت معاوية بن أبي سفيان وهو يسأل زيد بن أرقم قال أشهدت مع رسول الله صلى الله عليه وسلم عيدين اجتمعا في يوم دلي معاوية بزيد كري أرقمي فرمو آية تو هيتزار آماده بوي لخزمة بيغمبري عليه الصلاة والسلام ديتبد دو جيجنا ليقروجي كوب بتوا سلكا هيني جمعش جيجني إيمان دارانا وجيجني رمضانش يعني قربانش كبيتنا وجمعي دلي أيش فرموي نعم قوتي بلي قال فكيف صنع فرمي بيغمبر تيكرد عليه الصلاة والسلام أو روجي جيجنا كتنا وروجي هيني وجمعة قال صلى العيد ثم رخص في الجمعة دلي بيغمبر عليه الصلاة والسلام نيجي جيجنا كرد بلام رخصتي داخل ككي لو نيجي جمعي وخطبي
واتە بەخۆی کردی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خەتیب دەبی خوتبەی بدا دەبی بێ نوێژەکەش بکە خەڵکێکیش کە لەگەری کۆ دەبنەوە بەڵام ڕوخسەتیشیدا ئەگەر کەسێک غەیری خەتیب و تاربێژی لۆی هەیە کەوانێتن جمعەی بکە مادام نوێژی جێژنەی کردبی ئەو دەفەرمی قال من شاء أن يصلي فليصلي دەڵێ پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەو کاتی ئەوەی دەیوێ نوێژ بکە بابیکە ئەثەرێکیش دەجێڕنەوە دەڵێن عثمانی کوڕی عەفان رضي الله عنه فەرمی ومن أحب أن يرجع فقد أذنت له دەڵێ جارێک وتاری دا عثمانی کوڕی عەفان کە خەلیفە بوو جا سنەت و ڕێگا و شوێنی خەلیفەکانیش ئەگەر مخالف نەبی لەگەر ئایەت و حەدیثی صحیح ئیوانیش ئەمرمان پێکرایە جێبەجێ بکەنی چوار خەلیفە ڕاشیدەکەی ئیمامی ئەبوبەکر ئیمامی عومەر ئیمامی عوسمان ئیمامی عەلی جا دەڵێ ئیمامی عوسمان فەرمیە خەڵکەکەی کە ڕۆژەکە جێژن بوو جومعەش بوو لە نوێژی جێژنەی پێی فەرموو ئەوەی حەز دەکا بگەڕێتەوە ئەوە ئەمن مۆڵەتمدا واتە بگەڕێتەوە بێتەوە بستەوە ئاوەدانیەکانی خۆی و نەگەڕێتەوە لۆ جومعە و هەینی وعطائش دفرمي صلى بنا ابن الزبير في يوم عيد في يوم جمعة أول النهار ثم رحنا إلى الجمعة فلم يخرج دفرمي فصلينا وحدنا وكان ابن عباس بالطائف فلما قدم ذكرنا له ذلك فقال أصاب السنة أو روايتش عطاء دفرمي ابن زبير روجت بو كجيجن بو عبد الله كري زبير وروجي جمعەش بوو لە سەرەتای ڕۆژهەڵاتنێ هات بۆ ئێمە نوێژی کرد و وتاری داواتە نوێژی جێژن لە پاشان ڕۆیشتین و لۆ جومعەی نەگەڕانەوە دەڵێ هاتینەوە تاک تاک نوێژمان دەکرد ابن عباس لە طائف بوو کە گەڕاوە ئەو قسەیان لۆ جێراوە گوتیان عەبدوڵای کوڕی زوبەیر وای کردیا فەرمی ئەصابە سونە فەرمی سونەتی پێغەمبەری پێکاوە و جێبەجێی کردووە جاء أو قسيان له عبد الله كري زبير جرى وأيش فرمي رأيت عمر بن الخطاب إذا اجتمع عيدان صنع مثل هذا عبد الله كري زبير فرمي لكن سير نبي من عمر كري خطاب ديتي رضي الله عنه أجر نواجي جيجنا وجمعي بيك وكوب باوليق روشيدا أو هاي ذكر وكو أمن كردن نواجي جمعي ندكر جازانانیش دەفەرمون مادام عەبدوڵای کوڕی عەباس گوتی سنەی پێکاوە و سنەی کردیا ئەوە کۆوەیە حەدیثێکی مەرفوع بی گەڕابیتەوە سەر پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام چونکە سەحابیەکان هەمویان عەدوولن و قسەیان لێ وەردەگیرێ جا بەڕێزان و خۆشەویستان لە هەمووی ئەولاتر و باشتر چۆنە ئایا نوێژی نورانێش بکەی ئەوانەی کە نایەنە نوێژی جمعەی کە ڕوخسەت بی لۆیان و مادام ئەو ڕەئیەش هەیە نوێژی نیورانەکەی بکەن چوار ڕەکەعەتیان نەیکەن هەندێک لە زانایان دەفەرمون با نوێژی نیورانەکەی بە تەنها بە چار ڕەکەعەتی بیکەن ئەوانەی نایەنە جمعەی هەندێکیشیان لەوانە ئیمامی شەوکانی ئەوەی ڕاجح دەکا دەڵێ هەر نوێژی نیورانێش بانەکە چکاگە تو برێ نوێژی نیورانێ بکات دەلیلی پێدەوێ هیچ دەلیلیشمان لە ئایەت و لە حەدیث لە دەست نییە کەواتە تەنها نوێژەکەی جێژنەی بەسە نوێژی نیورانێش جێی نوێژی جمعەی ناگرێتەوە مادەم لە جمعەکەی ڕوخسەت درا پێویست نییە نوێژەکەی نیورانێش بکە بەڵام کورتە و پوختەی قسان ئەوەی ئێمە بۆ ئێوەی بەڕێز و سەنجین ڕاجح و پەسەندی بکەین لەسەر ڕەئی هەندێک لە زانایان ئەوەیە کەوە ئەگەر هاتوو کۆبەوە نوێژی جمعەی لەگەر نوێژی جێژنەی وەکو بەیانی ئەگەر تەمەن باقی بوو بەسەرماندا بێ ئەو کەسانەی دەست بەو ڕوخسەتەش وەدەگرن کە نایەنە نوێژی جمعەی با نوێژەکەی نیورانێ چوار ڕەکەعەت بکەن ئەوەیان ڕاجح و پەسەندترە نوێژی نیورانەکەی چوار ڕەکەعەت بکەن لەگەر ئەوەیدا ئێمە قەناعەتیشمان وایە لۆ هەر هەمویان خۆ خێرتان زیاترە لەسە هەموو ڕەئیەکان ئەگەر ئەتوو بێی جمعەکەش بکەی خێری جمعەکەشت دەگاتێ خێری زۆرت زیاد دەبێ جا ئەو خێرە زیادەی لە دەست خۆت مەدا لەسە هەموو ڕەئیەکان تەنها ڕوخسەتە ئەگەر نەی زۆر کەسەیە پێی وایە ئەگەر نێ سونەتە نەخێر ئەگەر نێی سونەت نییە لەسەر هەموو ڕەئیەکان دەتوانێت
توانین بڵین ڕوخسەتە لۆت هێنێ بەڵام ئەگەر بێ خێرت زیاترە و پاداشتی زیاترت دەست دەکەوێ وەزانانیش دەفەرمون خروجان عن الخلاف ئەوە لە هەموو اختلاف و جیاوازیەکانیش دەردەچین ئاو کاتەی ئەگەر نوێژی جێژنە و جمعەش بکەین هەردووکیان پێکەوە با لە یەک ڕۆژیش دابن خێر و پاداشتێکی زۆرمان دەست دەکەوێ والله أعلم بالصواب.